هاوڵاتێک لە هەرێمی کوردستان دەبڵ یان دووجار زەرەر و زیانی بڵێتکەوتووە توانای کڕێنی لە 100% هاتووەتە تەنها 60%. نرخی نەوت 75 دلاری تێپەڕاند و حکوومەتی هەرێمیش هەر بەردەوامە لە لێبڕینی موچە. هەر کاتێک نرخی نەوت دادەبەزێت بەرپرسانی حکوومەت دێنە سەر شاشەکان و دەڵێن نرخی نەوت دابەزیوە بۆیە حاڵی خزمەتگوزاری و موچە بەم شێوەیە. بەڵام ئێستا کە نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە کڕی و بێدەنگی لە حکوومەت دەبینرێت. بەداخەوە کاتێک نەوت دابەزی حکوومەتەڵێ لەبەرەوە نەوت دابەزی و من ناتوانم موچە لە کاتی خۆیان بدەم. ئابووریناسێکیش دەڵێت ئێستا دۆخی ئابووری هەرێم بە شێوەیەکی زۆر باش بەرز بۆتەوە و نرخی نەوت لە ئاستێکدایە ئەگەر حکوومەتی هەرێم کەمتر لە بازاڕەکانی جیهانیش نەوت بفرۆشێ هێشتا بەشی موچە دەکات و بەشێکی زۆریشی لێ دەمێنێتەوە. کۆمەڵی ئێمە ستانداردمان هەیە بۆی بزانین کە نرخی نەوت بەرز بووە ئاقتصادی وڵاتە چی لێتێ بە هەموو معایرەکان ئێستا نرخی نەوت گەشتوتە پێش کۆرۆنا و نرخی نەوت گەشتوتە ئەندازەیە کە کورتێنان و عەجز لە بودجەی عێراق نەهێڵێ کە بە هەرێمی کوردستان شوێتەوە نێو چوارچێوەیە کەوایە ئێستا ئەبێ گرفتی دارایی نەمێنێ لە هەرێمی کوردستانە لە ڕاستیەوە هەموو ئاماژە و نیشاندەرە ئابوووریەکانی 3-4 مانگی ڕابردوو بۆ ئاراستەیە بۆ کە نەوت ڕووی لە بەرزبوونەوە بۆ بە ئەندازەیە کە لە ئێستادا سەر و 75 دلاری تۆمار کردو ئەگەر هەرێمی کوردستان نەوتەکەشی بە کەمتریش لە بازاری جیهانی فرۆشێ بەڵام ناکاتەوەی کە بڵێ قەیرانی دارایی بڵێ کێشەی داراییە بڵێ گرفتی ئابووریمان هەیە چونکە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان وەکو خۆی بەردەوامە و هەروەها بەرزبوونەوەی نرخی نەوتیش بەردەوامە لە هەمان کاتە سەرچاوەکانی دیکەی داهات لە دەواازە سوندیەکانە لە باجە لە گومرکە ڕسوماتەوە لە داهاتی ناوخۆ بە شێوەیەکی گشتی حکوومەت کاری کردو بۆ بەرزکردنەوەی واتە هەردوو سەرچاوی نەوت و داهاتی ناوخۆ لە زیادبوونایە شتێکی جێی سەیرە جێگومانە جێی دوودڵیە هیچ شتێک ناچێتە نێو چوارچێوە تەنهاوە بڵێن کە گەندەڵی هەیە لەم سکتەرە کە پێوترێ سکتەری نەوت و سەرچاوەکانی داهات و خەرجکردنی لە هەرێمی کوردستان. خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتەکەیانەوە هەرجاری بە بیانووی قەیرانێک موچەکانیان دەخورێت جارێک بە ناوی شەڕی داعش و جارێک دابەزینی نرخی نەوت و جارێکی تر کۆڤید-19 و جارێکیش ڕێگنەکەوتنی لەگەڵ بەغدا بەڵام کە هەموو ئەمانە ڕوو لە چارەسەربوون دەکەن هیچ لە ژیانی موچەخۆران ناگۆڕێت. ئەندامێکی لیژنەی دارایی و ئابووری پەرلەمانی کوردستانیش دەڵێت پەرلەمان ماوەی ساڵێک زیاترە هیچ زاناریەکی لەبارەی فرۆشتنی نەوتەوە پێنادرێت بەپێی بەدوادەچوونەکانیشیان بێت هەردوو حزبی دەسەڵات دەستیان گرتووە بەسەر سێکتەرەکانی نەوت. حکوومەت موسسەیەک نییە بە پێی یاسا کارکات و ملکەچی دەستگاکانی چاودێری بێ وەکو پەرلەمان وەکو دیوانی چاودێری دارایی و شەفاف بێت لە داهاتەکانیان چونکە لە بنەمایە ئەم سەروەت و سامانەی کوردستان ئەمانەتە لە دەستی ئەنجومەنی وەزیرانە واتە ئەو خاوەن نییە. داهاتی کوردستان لە دۆخێکی نادیار و تاریکایە دزین لە داهاتی کوردستان زۆر ئاسانە. ئێستا نەوت لە مانگی نۆی ساڵی پارەوە هیچ کەس نازانێت چەند فرۆشتاوە و بە کێ فرۆشتێ و نرخی بەرمیلێک بە چەند بووە و بۆچی نەوت بە 20 دلار بفرۆشتێ لەگەڵ 55 دلار و نزیکی 60 دلارە هەر 21 دلار نزیکە 21 دلار گەڕێتەوە خەزینە گشتی. ئەمە هەمووی دلیلی ئەوەیە کە هەردوو هێزی دەسەڵات لە ڕێگەی کۆمپانیاکانیانەوە دەستیان گرتووە بەسەر داهاتی بەشێک لە داهاتی کوردستانە نایانەوێت لەو بەشەی خۆیان تەنازولکەن بۆی ژیانی خەڵک باش بێت. دوای تێپەڕبوونی 6 ساڵ بەسەرەوەی کە وەزیری پێشووتری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وتی بەرمیلێک نەوت ببێ بە 100 دلاریش ئەو قەیرانەی هەرێم هەر چارەسەر نابن ئێستا مانای قسەکەی بەڕوونی لە حکومڕانی هەرێمدا ڕەنگی داوەتەوە دەرکەوتووە بەرزبوونەوەی داهات تەنیا خزمەتی گیرفانی قوڵی حیزبە دەسەڵاتدارەکان و بەرپرسەکان دەکات. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.